لا دەستپێکی یاریەکانی هەفتەی چوارەمی خولی ئەستێرەکانی عێراق یانەی قاسم لەسەر یاریگای کوتی ئۆڵمپی میوانداری هەولێری کرد. لا سەرەتا یاریەکەوە هەردوو تیپ بە ئاستێکی تا ڕادەیەک لە یەکەوە نزیک دەرکەوتن و بە هەستیاری و ئاڵوگۆڕی تۆپیان دەکرد، لەگەڵ ئەوەی هەولێر باشتر دەبیندرا، بەڵام لە خولەکی 37 حارث حاتەم هاوکێشەکەی پێچەوانە کردەوە، گۆڵێکی نایابی تۆمار کرد و قاسمی لە یاریەکە پێشخست. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم هەمان یاریزان ئەرچی هەولێری قڕستر کرد و گۆڵی دووەمی خۆی و یانەکەی لە یاریەکە تۆمار کرد. لا نیوەی دوم دوای تێپەڕبوونی تەنها سێ خولێک موعەید سەفا دوای وەرگرتنی کارتی زەردی دوم لە یانەی هەولێر بە کارتی سوور کرایە دەرەوە. لە خولەکی 56 سەیف ڕەشید گۆڵێکی دیکەی بۆ قاسم تۆمار کرد، دوای گەڕانەوە بۆ ڤار ناوبژوان وەک گۆڵی سێم بۆ قاسم ئەژماری کرد. لە دوا خولەکان قاسم تەواو هەولێری وێران کرد، بە تۆمارکردنی گۆڵی چوارەم و کۆتایی لە ڕێگای کەریم بوو بەکرد. یاریەکەش بە 4 گۆڵی پاک بە سوودی قاسم کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر لەم وەرزە تووشی یەکەم شکست هات و خاوەنی 7 خاڵە لە یاری داهاتووشی میوانداری نەجەف دەکات. قاسمیش بۆ خاوەنی 7 خاڵ و لە یاری داهاتووی لە ئەرکێکی قوڕس دەبێتە میوانی شۆرتە. حوسێن محەممەد کەناڵی پێام.